الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. لدرس رابردوها لو راوستين كوا آية فرمدي بيغمبري خوا عليه الصلاة والسلام درست بمعنى الروايات بكره واتا لجي وشيك تردا بندري بەبێەوەی کەوامانەی فەرمدەکە بگۆڕێ دیارە باسمانەوە کرد کە دەستێک لە زانایان دەفەرمون دروست نییە و دەبێ فەرمدەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە لەفزەکەی چۆن هاتووە ئاوها باس بکرێ و زۆربەی هەر زۆری زانایان لە تابعین و زانا فەرمودناسەکان و فوقەها و هەر چوار مەزهەبەکە فەرمیانە دروستە بەمانە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باس بکرێ بە چەند مەرجێک. مرجي يكم فرميانا أن لا يكون الحديث مما تعبدنا رسول الله صلى الله عليه وسلم بلفظه كأحاديث الصلاة مثل التشهد والتكبير والتسبيح. فرميانا درستا بمرجك أو فرمدانا نبي كبخدي لفظك شيء عبادته بون تحيات كبيغمر باسي كردو عليه الصلاة والسلام يا صلوات ديان دار بيغمر إخوة عليه الصلاة والسلام يا تكبير كردن كتقول الله أكبر أما ذكرك بلام تو بلي خوا قورية يا الله كبير أما بلي أم ذكري لبرامبر أم ذكري أجرم دسك نخير بوچو كبيغمر عليه الصلاة والسلام فرميتي بم لفظة بدر بريني أم لفظة أما تو عبادتك تكردو أجر لبرامبر يا دسكويت بويا أو فرمداني كوا بلفظكي عبادتي تداهيا أو دروسنية بتي باز بكري بمعنى بجردريتو بالكو فرمدك شلون دبي أوها برجدريتو أما مرجيكم مرجي دوهم أن يكون الراوي عالما بالألفاظ ومدلولاتها وما يغير المعنى وما لا يغيره حتى لا يغير المعنى وهو لا يدري دبي أو راوية زانابت بشي بما ناي لفظي بيغمري خو عليه الصلاة والسلام لوي كاتك اللفظي شي بيغمر عليه الصلاة والسلام وشي كتيا قوري وشي كتير لشوني دانا نفسي معناها به وهي جوازي لما كان بيت باشا بنا وديارة معلومة كلغة عربي زور دولة منا جارواي بويك ما بستك ششحوت لفظ دان راوة ششحوش دان راوة ئێستا بۆ نمونە شێر کە ناوی ئەو دڕندەیە کە لە دارستانە هەیە تقریبی 18 لەفظ بووی بەکار هاتووە لە لوغەی عەرەبیە تێگەی برا جا تو هەر کامێکیان بەکاربێنی مەبەست پێ هەر چییە هەر شێرە کاوبوویت ئیشکالێک تێدا نییە. خەتیبی بەغدادی دەفەرمێ اتفق الأمة على جواز شرح الشريعة للعجم بالمعنى. اتفاق أمتها لسروي كوا شرع دين خواه تبارك وتعالى جائزة ترجمة بكريبو لغي غير عربي. باشا برا ترجمة بكريبو نمونا فرمدي بيغمر عليه الصلاة والسلام تفسير بكريبو ترجمة بكريبو تي بو إنجليزي يا بو تركي يا بابلين بو كردي يا بو فارسي يا بو هر زمانێکتر بێ جائزە ئەمە بۆی کابرا تێبگا چ کابرا فەرمودەی پێغەمبەری و باسکێ عەلەیهی سەڵات وەسەلام لە لوغەی عەرەبی نازانێ خۆ بێ بۆی تەرجومە بکەی و ئەمە جائزە و جائزە تەفسیری قورئانیش بکەی تەرجمەی قورئانیش بکەی بۆچی بۆ غەیری لوغەی عەرەبی. أفرمي فإذا جاز بلغة أخرى فبالعربية أولى. جاك خو جائز ببو لغة كتير ترجمة بكي أو بو لغة عربي بو عربي أو هر يجيت يا دانية تو جائز بفرمدي بيغمري خو عليه الصلاة والسلام معناكي باسكي بكردي يباشا بعربي بو جائز نية چند جار اما بيوانا و چندين كتاب هي لبردس معنا فرمدي بيغمري خو عليه الصلاة والسلام ترجمة كراوة خلق استفادة ليكن كابو اگر بكردي جائز به بتركي وفارسي وانجليزي جائز به باشا بعربي بو جائز نية بمرجكيش
أو لفظة نفسي معناه بدا كبيغمر إخوة عليه الصلاة والسلام ببستيتي هندك سنتي بيغمر هي عليه الصلاة والسلام فعلية باشا برا بيغمر عليه الصلاة والسلام فعلي كان جاداوا إما قولنية أجر صحابيك بلفظك بيجرتوا بمعناك وصحابي شيش بمعناك كتير أو إشكاليت يعني معناه لكاتك هردو كان هرسي كان نفسي فعلي بيغمر خواجرنا عليه الصلاة والسلام هيك إشكالي كتدانية ما دام معناه ما بستكي يكشتك ووكو باس ما كرت هزاران هزار فرمدي بيغمر خواشي عليه الصلاة والسلام بلفظي خوي جردراوته وهروها إما قربين تماشي القرآن بكين قرآني بيروز بچن حرفات وتخواروا أنزلت القرآن على 7 أحرف باش برا لسر حوت بيت هاتو تخواروا يعني تي حوت بيت يعني حوت لغة عربي هاتو تخواروا سخوة تعالى القرآن فرمي أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا لقراءات اشتراء متواترة سياتوا فتثبتوا اگر خواه تبارك وتعالى دو لفظ بين بويك معناه شكو قرينك شيء معناه اگر او جائز دروز به لا فرمدي خواه تبارك وتعالى ولا قرآن لا فرمدي بيغمر عليه الصلاة والسلام او لا ترنيه او لا ترى فتثبتوا فتبينوا هردو شيك معناه دا خواه تبارك وتعالى ليرو چي داوا جورك اجازة ورخصتي داوا لو يكا اگر انسان بمعنى فرمدي بيغمر خواه بجرته عليه الصلاة والسلام هيك اشكالك تدانيه بەڵام بەو مەرجانەی کە لە پێشترا باسمان کرد هەندێک هۆکار هەیە وای کردووە کەوا ڕاوی بە مەعنا فەرمودەی پێغەمبەر بژێڕێتەوە عەلەیهی السەڵات وەسەلام لەو دیوە باسمان کردووە یعنی ئەم ڕاویە بۆچی بە مەعنا حەدیسی پێغەمبەر دەژێڕێتەوە عەلەیهی السەڵات وەسەلام أولا كانوا ينقلون الرواية بالمعنى خوفا من الوقوع في الكذب على رسول الله صلى الله عليه وسلم أوان ترساون وارعبونا كسي متقيبونا لخواتر زبونا وتويانا أقر بلين أما بالضبط لفظي بيغمري خوايا عليه الصلاة والسلام إيه بشرة إمكانها يشتكي لبير شو بيت بويا أقر بلين أما بالضبط لفظي بيغمري خوايا عليه الصلاة والسلام أو ترساو لوي كاب كيوتنا درو كردن بدني بيغمر عليه الصلاة والسلام بوي بمعنى فرمدي بيغمر خوي جراوته عليه الصلاة والسلام ترسي وي كوانك تشيبكا رنگ بكيوتنا وي كوا لو شيء كادرون بدن بيغمر خوابك عليه الصلاة والسلام ثانيا إن جماهير الصحابة كانوا يرون ما دام الحديث ليس مما يتعبد بتلاوته فلا حرج في ذلك صحابة بوي بمعنى جراويانته چون كزانيوان أما درسته چونکە ئەگەر بیان زانیە ئەمە شتێکی نادروستە ئەو هەموو سەحابێم کاری ناکرد و بینیومانە ئەو حەدیسانەی کەوا لە لەفزەکەیە عیبادەت هەیە واتە کاتێک لەفزەکە دەرەبڕی ئەجر پاداشت بۆ نووسرێ سەحابە هەمووی بە لەفزی خۆی گێڕایەنێتەوە هیچی بە مەعنا گێڕدراوەتەوە ئەمەش دەلالەتە لەسەر ئەوەی کەوا تەلەفوظ پێی عیبادەت بێ دەبێت چی بکرێ بە لەفزی خۆی بژێردرێتەوە ئەوە کاریکە کێشەی تێدا نییە. ثالثا أن الراوي قد ينسى اللفظ لكنه يتذكر المضمون فذكر الحديث بمعناه أولى من كتمان العلم. جاروا حديثك راويك روايتي كردوا صحابيك باولي والشيء لناو فرمودكي بيغمر عليه الصلاة والسلام نبيري شوى بس معناكي لبيرة بس نفسي لفظكي لبير شوى باشا استا ام صحابي لنيوان دوشتايا يكم يعني كم فرمودي بيغمر نجرته عليه الصلاة والسلام كعلمي كي زوزوري تدايا دوهام لجي او لفظي كيستا ليا دينيا لفظي اشتردا بني بلام نفسي معنايا بيجرته وعلمي كي زور بخشي بأمتي بيغمري خو عليه الصلاة والسلام كمان أولاتر ولا بيشتروا ساكتره طبعا حدثك بيجرته
مادام ئەو مەضمونی حەدیث و مەبەست و مانای حەدیثەکە دەزانێ با بیژێڕێتەوە ئەویان ئەولاترە لەوەی کە نەیژێڕێتەوە. رابعا قد يكون الراوي في حالة فتوى أو استشهاد بالحديث وليس في مجلس التحديث فيروي في مجلس التحديث بلفظه ويرويه في الفتوى أو الاستشهاد بالمعنى. جاري وهي راويك كومل حديثي بيغمر الرواية كردو عليه الصلاة والسلام لشوين يترش استشهاد بحديثك فتوى كذا فتوى دان كاتك كتو فتوى دي بيستي بدليل نية أصل لفتوى كاتك كسك فتوى بخل كذا نبي داوي دليل يبقى يعني المفتي لا يطلب بالدليل هو قاعدة يعني نابي كسك تو علي كاك ما مصاف فلان كس فتوايك ميلو باريوه كفتواي بوداي نابي داوي دليل يبكيت تيجي بلا نابي داوي دليل يبكيت كبون من أو أجرشتيشي بود باسكرت وكو بلغو دليل دتواني بمعنى فرمديش بيغمري خو عليه الصلاة والسلام لو باريو بجرته بەبێەوەی کەوا لەفظەکەی باسکە وەکو پشتیوانەیەک بۆچی بۆ فتوای کە داوێتی بەڵام ئەو ناتۆ بڵێ ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام وای فەرمووە بەڵام بەمانە تەفسیرەکەیت بۆ ئەوەی جێڕێتەوە کەوا چێکە پشتیوانی لە فتواکەی دەکا. چونکە جاری وا هەیە ڕاویەک بەهشت کەس اینجا کە گەێنێتە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام زنجیری سەنەدەکەی تۆ لە شوێنێکە کە کەسە داوای فتوای لێ بکات زنجیری سەنەدی بۆ باسکەی اینجا باسی فەرمودەی پێغەمبەری بۆ بکەی عەلەیهی السەڵات وەسەلام بلافزەکەی ئەمە زۆرەکە بۆیە ئەو بە کورتی دەیجێڕێتەوە مانای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەگەێنێ بە بەرامبەر. الشبهة التاسعة أن السنة النبوية ليست وحيا من قبل الله سبحانه على رسوله صلى الله عليه وسلم ولكنه اجتهاد وتصرف من النبي صلى الله عليه وسلم بمقتضى بشريته وهو بهذا الاعتبار يصيب ويخطئ فالسنة ليست وحيا بدليل قوله تعالى عبس وتولى. دلن چی پیغمبر عليه الصلاة والسلام بشر بوا مادام بشریشە نابێ قسەکەی وەکو قسەی خوا وابێت وایە نوتووە و دەڵێن مادام بەشەرە جاری وا هەیە پێکێ جاری واشەی هەڵاکە نای پێکێ مادام هەندێ جار یوسیب و هەندێ جار یوخطئ ئەوە نابێ بۆ وەحی دەست نادات وەحی دەبێ هەمووی چی بێ سەواب بێ نابێ خەتە و سەوابی تا بێ. جارێ پێش هەموو شتێک دەبێ بزانین پێغەمبەران هەر هەمویان بەشەر بوونە مرۆڤ بوونە پێغەمبەران هەمویان چی بوونە مرۆڤ بوونە. قل سبحان ربي هل كنت إلا بشرا رسولا سەرچەند پێغەمبەران و کاتی خۆی تەبارەک وەتەعالا پێغەمبەرانی ناردووە و سیفەتی عیسمەتی پێداون پارێزراون پاراستونی خۆی تەبارەک لە چی پاراستونی ئەم عیسمەتە لە چیایە لە تەبلیغی ریسالەیە باشە برا لە تەبلیغی ریسالەیە لەوەی کە خۆی تەبارەک وەتەعالا ئەم پێغەمبەرە ئەپارێزێ بەوەی کەوا پەیامەکەی بە جوانترین شێوە بگەێنێ بە خەڵک و هیچ شتێک و هیچ کەسێک نەتوانێت ڕێگری لێ بکە. ئەمە معنای چییە عیسمەتە و لە ضمنی ئەوانش پاراستنی پێغەمبەران لە گوناهی گەورە و لە خوڕەوشتی ناشین و شتی قێزەون خۆی تەبارەک وەتەعالا پێغەمبەرانی پاراستووە. بەڵام ئایا ئەمە معنای ئەوەیە کەوە مادام ئەم پێغەمبەر ئیتر نابێ بخەوێ ئیتر نابێ نان بخوا ئیتر نابێ ژن بێنێ ئیتر نابێ هیچ شتێکی لەبیر چێ ئیتر نابێ یعنی گوناهێ بچووکیش بکات ئەم معنای ئەوەیە نەخێر معناوەی تیان نییە و خۆی تەبارەک وەتەعالاش باسی ئەوەی نەکردووە. بۆیە حتا لە گوناهی بچووکە زانایان دوو بۆ چوونیان هەیە ئایا پێغەمبەران گوناهی بچووکەکەنیان نا ڕەئی ڕاجحەوە ئەیکەن بەڵام خۆی تەبارەک وەتەعالا دوایە چیانەکە ڕاستیان نەکاتەوە وەکو ئەوانەی کە لە قورئانە هاتووە بۆ نمونەوەی کە باسمان کرد عەبەسە وەتەوەلە یا خۆی تەعالا لە ئایەتێکی ترا فەرمیێ یا ئەیوهە
نبي لم تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك قليليك أخوة تبارك وتعالى وليرش أخوة تعالى قليليك وهروها أخوة تبارك وتعالى لا قصة بسرهاتي زينب كشي جحشو أو بسرهاتي زيدي كري حارثية أفرمي وتخفي في نفسك ما الله مبديه وتخشى الناس والله أحق أن تخشاه أما أنا هموتشيا قلية باشا شي قليلة شيكا خوشويز لا خوشويستكي خويكا تيغن برا قلية هيج كاتيك زمد نيبو برانبركي تو كاتيك قلية لكسكي يعني خوش تبي وزمشي ناكي وبتساويكي سوكشو تماشاي ناكي بوي همو اواني كلا قرآن هاتوا سبارد بيغمري خو عليه الصلاة والسلام كو بكريتوا همو جورك لقلي وبجوان ترين وبنرمتين شيو خواه تبارك وتعالى قلب بيغمري خواه دعاء عليه الصلاة والسلام وهي جور زبريش تدانية بيغمبري خو عليه الصلاة والسلام كاتك فعلك أنجامدا كارك أنجامدا صحابة عنود أي بيغمبري خو عليه الصلاة والسلام أهو الوحي أم الرأي والمشورة دعنود أمي كتويلي أمي كتوتبيكي أما وحيا يا أما بوتشوني شخصي خوتا تايبتي خوتا فإن قال إنه الوحي أقربي وتعمى وحيا كان منهم السمع والطاعة يعني سمعا وطاعة تاجب جانك بلام أقربي وتايا الرأي والمشورة بل هو الرأي والمشورة فإنهم يجتهدون أو اختسي أنا كرت أو اجتهاد أنا كرت بويا لجنجي بدرة أو بيغمري خو عليه الصلاة والسلام شوينكي قوري شو الصحابة وتيان آية أما بوشوني خوتا اشتكي شخصي تايبتية خوت يعني ليرة بتماي معسكر جيشي سباي إيمان داران ليرة كوبكيتوا فرمي أم لخوم ومو كردو وحينية وتيان دي إيرة باجني أوي باشا بيغمر بقصي كردن عليه الصلاة والسلام وأروى لجنجي خندقة بيغمري خو عليه الصلاة والسلام بقصي شي كرد سلماني فارسي تيجيبنا بويا رأوا مشورات وكشتيكي شخصي لبيغمري خو عليه الصلاة والسلام كاتي ديتا دروا أما هيج علاقة بوحي ونية شو كأما بيغمري خو عليه الصلاة والسلام خلقي بيه وملزم نكردوا كأما وحي ودبيت جيب بكريه هيج مجالي مناقشة أو تدانية نخير وأجر لمجالي دعوشة خواه تعالى جورك لم قلياني تيكردبي لبيغمر كردبي عليه الصلاة والسلام أو معناه أو نية كقصكاني بيغمر عليه الصلاة والسلام وحينية بلكو معناه كوحية شون باشا أجر قصو فعلي بيغمري خو عليه الصلاة والسلام مصدر نية مصدر يقنية لمصادر شيء وحي نية بو خو يقروا راستكاتوا ديارو دينا بو خو تعالى ديوي نبي غمري خو عليه الصلاة والسلام نا أمتكشي لسرو بمنه أجر دين نبي وحي نبي خو تبارك وتعالى تبي يستكاله لقرآن قليل بيغمرك عليه الصلاة والسلام عبس وتولى يا أيها النبي لما تحرم ما أحل الله لك كابو ديار قصي بيغمر عليه الصلاة والسلام وفعروا هالسكوتي بيغمر عليه الصلاة والسلام هم الدين ووحي وشرعه بو دبي أجر بيغمر عليه الصلاة والسلام باجتهادي خويك وبشريك بس جويك لشي وكان نيبيكا هو خوي تبارك وتعالى راستي كاتوا بو چونك فعلك بيغمر خو عليه الصلاة والسلام بو خوي وحي ودينه أجر سنتي بيغمر خو عليه الصلاة والسلام وحينيا خو تبارك وتعالى شون فرمان من بيكا كواي طاعبكين خو تعالى نافرمي قل أطيعوا الله والرسول وافرمي قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله من يطع الرسول فقد أطاع الله باش أجر وحينية خو تعالى بو فرمي هر كسي جور علي بيغمر عليه الصلاة والسلام أو جور علي خوي قبري كردوا وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى يعني أمانة زور زورونو أشكران وأم شواشكارية بوشو بطالك نوع
شبهەی دەیەم دەڵێن إن سنة رسول الله صلى الله عليه وسلم من أقوال وأفعال ليست لها صفة العموم الزماني والمكاني دەڵێن چی ئەڵێن قسە و وزدەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تەنها بۆ ئەو وەخت و کاتە بۆ سەحابەکانی خۆی بووە ئەمما بۆ ئەم سەردەمانە نابێ بۆ ئەم زەمانە نابێ سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تۆ بێ ئەوەی کەوا پێغەمبەر کردوێتی عليه الصلاة والسلام لە ئەفعال ئێستا جێبەجێکەی ئێستا سەردەمی تەکنۆلۆژیا و پێشکەوتنە ناگونجێ لەگەڵ ئەم سەردەمەیە تەنها بۆ ئەو سەحابانەی ئەو سەردەمە بووە دەڵێن چ بەڵگەیەکێ لەسەر ئەم قسەیە ئایا خۆی تەعالی وای فەرمووە لە قورئانە ئەگەر ئەوان باوەڕیان بە قورئان هەیە دیارە ئەمانە دوو جۆرن جۆرێکیان مولحیدەکانن کام ڕق نەیاگرن ئەوە هەر باوەڕیان بە قورئانیش نییە دەڵێن قورئانیش هەر بە ئەو سەردەمە بووە بۆ ئێستا نابێ ئەوە لەوان هەر گەڕێ جۆری دووهەم ئەوانن کەوا تەنها باوەڕیان بە قورئان هەیە باشە باوەڕیان بە فەرمودەی پێغەمبەری خوانی عليه الصلاة والسلام قورئانیەکان با بڵێن ئەوانەی کە دژی سنەتی پێغەمبەرن عليه الصلاة والسلام ئەمانە پێیان ئەڵێن باشە هیچ بەڵگە و دەلیلێکێ لەسەر ئەم قسەیەتان کە سنەت تەنها بۆ مدەیەکی زەمەنی بێ و بۆ شوێنێک بێ بۆ هەتای نەبێت تا ڕۆژی قیامەت نەخێر هیچ بەڵگە و دەلیلێک نییە لەسەر ئەو قسەیە کەواتە قسەکەیان پوچ و باتڵە ئەسڵ لە دینی خوای تەبارەک وتەعالا بریتیە لە چی لە ئیستیمڕاریەت دینی خوای تەبارەک وتەعالا کاتێ دێ ئەسڵ تیای چییە ئیستیمڕاریەتە تاوەکو دینێکی تر دێ کە نەسخێکە باشە برا تا ئیبراهیم هەبوو ئیبراهیم دوایە خوای تەبارەک وتەعالا شەی ناردووە وەکو پێغەمبەرێکی گشتگیر و کەوا خەڵکێکی زۆر شوێنی بکەوێ موسا سەلامی خوای لەسەر بێ باشە برا ئەنجا لە دوای موسا کێ هات عیسا سەلامی خوای لەسەر بێ ئەوجا لە دوای عیسا کێ هات محەممەد عليه الصلاة والسلام دینەکانی پێش خۆی نەسخ کردەوە بەڵام هیچ پێغەمبەر و قورئان و دینیش تازەتر هاتووە تاوەکو ئەو حکمە نەهێڵێ و بڵێ بۆ ئەو سەردەمە بۆ ئێستا ئەم دینا بێ نەخێر پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام پێغەمبەری آخر زمانە و قورئانش کتێبێکە تا قیامەت هەر ئەوامێنێتەوە و تا ڕۆژی قیامەتش پێغەمبەرێکی تر نایە و دینێکی تر نایە کەوا بوو ئەسڵ لە دینی خوا تەبارەک وتەعالایە ئیستیمڕاریەت و بەردەوامیەتیە تا ڕۆژی قیامەت و ئێمە هیچ فەرقێک ناکەن لە نێوان قورئان و سنەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام ڕووی ئەوەی کەوا وەکو سەرچاوەی تەشریع تەماشایان بکەین وەکو یەک تەماشایان هیچ فەرقی نییە قورئان و سنەت لەو ڕۆی کەوا سەرچاوە بێ بۆ شەرعی خوای تەبارەک وتەعالا دینی لێوەرگری هیچ فەرقێک نییە لە نێوان چییە قورئان و سنەتە و هەر کەسێک ئەو فەرقە بکە ئەوە بەڕاستی فهو أضل من حمار أهله وەکو زانایان وتویانە باشە برا بۆچی چونکە ئەو وەختە دەبێ واز لە کۆمەڵێک لە ئاەتەکانی قورئانیش بێنین چونکە ئەویش بۆ سەردەمە هاتووە واتە بۆ چەند سەحابیەک دابەزیوە ئێوە هیچ مسلمانێک شتی وا ناڵێ بۆیە زانایان یاسایەکیان داناوتویانە العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب عبرەت و پند لە چیایە تێگەیشتن لە چیە لە عمومی ئەو ئاەتێک کە خوای تەعالا هێنایەتە خوارەوە نەک سەبارەت بەو کەسە بێکەوە ئاەتەکەی بۆ دابەزیوە ئێمە زۆر بابەتمان هەیە بۆ چەند سەحابیەک بە تایبەتی دابەزیوە ئایا ئەم ئاەتانە تەنها شمولی ئەوانەکە و شمولی خەڵکی تر ناکە نەخێوان نییە هەتا ڕۆژی قیامەت هەر کەسێ حاڵی وەکو ئەم سەحابیانەوە بێ ئەم ئاەتانە شمولیانەکە ئاەت زۆرن ئاەتی لیعان ئاەتی ظیهار ئەحکامی خوای تەبارەک وتەعالا ێزگار زۆرە و هەر کەسێک وا بڵێ دیارە ئەوانەی کە ئەڵێن سنەت بۆ ئەم ڕۆژە نابێ هەر ئەوانەشن کە ئەڵێن قورئان بۆ ئەم ڕۆژ نابێت ئەگەر زۆر لیان ورد بیتەوە وە چۆن زۆر تەنگاویان بکەیت ئەڵێن قورئانیش بۆ ئەم ڕۆژە نابێت بۆ چونکە لەو سەردەمەیە بۆ ئەو سەردەمە هاتووە بۆ ئەو وەزعە و بۆ ئەو ڕۆژە هاتووە وە کۆن بۆ بە کەڵک نەماوە دەڵێن وایە ئەگەر ئەمە هی مرۆڤێک بێت دروستکراوی مرۆڤێک بێ
ئەگەر قسەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ئەفعالەکانی شتێکی شەخسی و تایبەتی بن هیچ وەحی نەبێ بەڵێ، چونکە قسە و دروستکراوی مرۆڤ هەر بۆ وەختێکە لە زەمان دوای ئەو کۆتایی پێدێ، بەڵام ئێمە ئیمان وایە کە وەحی کە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەحیە و لەلایەن خوای گەورەوە هاتووە و هەتا ڕۆژی قیامەت بۆ هەموو سەردەمێ و بۆ هەموو کات و ساتێک گونجاوە و هەر کەسێک بڵێ ناگونجاو نییە و کۆن بۆ بەکەڵک نایە دەڵێن کەوابوو هەوا و ئاوەکەی خوای تەبارەک وەتەعالاش ئەویش هەر کۆنە واز لەوەش بێنن، زەوی خوای گەورە میهرەبانیش ئەویش هەر کۆنە لەسەر زەوی خوای تەبارەک وەتەعالاش لاچن. باشە برا مرۆڤیش هەر کۆنە، هەر ئەو مرۆڤەیە مرۆڤی تازە دروستکەن، ئەمانە کاڵتەجاڕیە. بۆیە ئەم دینە دینی ڕەب العالەمینە، دروستکەری مرۆڤەکانە. خوای تەعالا پێشەوەی کە مرۆڤ دروستکە ئەم زەوی دروستکە هەروە بووە، هەوا و ئاوی لەسەر داناوە هەروە ئاوەیە، هەر ئەو خواردنەیە، هەر ئەو مرۆڤەیە. بینیوتانە مرۆڤێکی ئێستا جیاوازی هەبێ لەگەڵ مرۆڤێکە لەگەڵ 100 ساڵ 200 ساڵ لەمەوە پێشە، گوێچێکی تری زیاتری هەبێ، چاوێکی تری زیاتری هەبێ، چاوی لە شوێنێکی تر بوێ، لوتی لە شوێنێکی تر بووبێ، ئەبەت شتیوانێ. مرۆڤ هەر مرۆڤە، عەقڵی هەرە و عەقڵەیە، هەستەکان هەرە و هەستانن، هیچ جۆرە جیاوازیەک نییە لەسەری، هیچ جۆرە جیاوازیەک نەنێ نێوانیانە. مرۆڤێکی ئێستا و مرۆڤێکی ملیۆنێک ساڵ لەمەوە پێش وەکو خوایان ئەڵێن. باشە برا هیچ جیاوازیەک نییە. کابوودی هەر ئەو خاڵقەیەکەوە ئەم وەحیداناوە. چۆن ئەم مرۆڤە ساڵح و گونجاوە لەوەی کەوا لە هەموو شوێنێکا بژێ، لە هەموو ساتێکا بژێ، کابوو دینی خوای تەبارەک وەتەعالاش بە هەمان جۆرە. ئەمە دەستوری مرۆڤێک نییە تاوەکو بۆ شوێنێک دانرابێت و بۆ شوێنی تر نەگونجێ و چەند عەقڵێکی قاسردایان نابێ بۆ مودەیەک لە زەمن دوای پێویستی بەدەستکاری بێت. بۆچی ئەم قسەیاکەن ئەڵێن بۆم سەردەمە ناگونجێ؟ چکاڵن ئێستا کۆمەڵە شتی تازە هاتوۆتە ئاراوە، شتی نوێ هاتەتە ئاراوە، شەرع و دینی خوای تەعالا لەو بارەوە شتی نەفەرمووە. دەڵێن چی شتێک هەیە لە ڕۆژگاری ئەمڕۆیە هاتبێتە ئاراوە و شەرع دەسەوەستان وەستا بێ لە بەرامبەرێ نەتوانێت چی بکە حکم لەبارەیەوە بدا. چی شتێک هەیە؟ هیچ شتێک نییە. هەرچی هەیە لە ئارایە ئێستا شەرع هەموو شتێکی تۆ لە بەرامبەریە، چونکە شەرع قەواعید و بنچینەی گەورەی هەیە. دینی خوای تەبارەک وەتەعالا ئەسڵ تیای چییە؟ ئەوەیە کەوا گۆڕانکاری بەسەرا نایە و شتی لێ زیاد و کەم ناکرێ، بەڵام شتی دنیای و ئەوەی کەوا پەیوەستی بە دنیای و ڕۆژ بە ڕۆژ چیە بێت تەتەورەکە بەرەو زیادبوون دەچێ. و بۆیە لە دینی خوای تەبارەک وەتەعالا کۆمەڵێک یاسا و ڕاستەیەنە گۆڕ هەیە سەبارەت بە ئەمانە. بۆ نەخوای تەعالا فەرمێ ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. ئەمە قاعیدەیەکی گشتیە، جگەرە حرامە بۆ چونکە خەبائیثە پیسە، تلیاک و ئەم بابەتانە چین هەموو پیسن حرامن، بۆ چونکە خوای تەعالا قاعیدەیەکی داوە بەدەستەوە تا ڕۆژی قیامەت دەتوانی کاری پێ بکەی. مادەم جگەرە لە قورئان و حەدیثانە هاتووە ئیتر حرام نییە قەی ناکە، ئەوە گومڕاییە. بۆیە دینی خوای تەبارەک وەتەعالا زۆر جوانە و زۆر گژیرە و هیچ شتێک نەماوە لە دینی خوای تەبارەک وەتەعالای باس نەکرێ. بەتایبەت ئێمە عیلمێکمان هەیە لە علومی شەرعی پێوتری ئوسولی فقه. ئوسولی فقه زۆر عەزیمە. ئوسولی فقه ئیشی چییە؟ استنباط الأحكام من الأدلة. حکم دەرێنێ لە دەلیلەکان و لە بەڵگەکان، ئەحکام دەرێنێ. باشە برا؟ و ئەو جاکە لەژێر ئەو دەلیلەیە دەیان و هەزاران بابەت دانازانە ئوسولی تێگەی برا، وەروەها فەقیهی تێ دوایەوە ئیستیفادەی لێ دەکا و بابەتی ئیستحسان هەیە و ئیستصحاب هەیە و هەروەها عوڕف هەیە و چەندین شتێکی هێزانایان ئیشی لەسەرەکەن و لە دینی خوای تەبارەک وەتەعالایە هیچ کەسێ پەشی ناکەوێت. کابوو دینی خوای تەعالا گشتگیرە و هیچ کەسێک نییە لە هیچ بابەتێکا بتوانێت گیر بخوا بڵێ دینی خوا هیچی نەوتۆ بۆ من لە بەرامبەر منە، نازانم باشە یا خراپە، حرامە حەڵاڵە، چاکە یا باشە، سرم لێ شێواوە نازانم. نەخێر شتی وانیە لە دینی خوای تەبارەک وەتەعالایە هەموو شتێک بەیان کراوە. شوبهەی 11
أن السنة سبب للتفرق. إن شاء الله ما آخر شبهة بإذن خواهي قورا. أن السنة سبب للتفرق. قد ظلت الأمة واحدة طالما كانت تحت راية القرآن وحده، حتى جاء مدون كتب السنة حيث تسبب بتدوين السنة إلى تفريق الأمة. وقد جاء الفقهاء فبنوا على السنة فازدادت الأمة افتراقا. ترى مش شبهة بطال وبوشة وهر أصل أساسي نيامة كالين سنة هو كاربو ويكا تفرق دروز بيت. سبحان الله هيا والله على السنة أقبوي بقرب تفرق دروز تبه بو چوك ألين لسردمي بيغمر عليه الصلاة والسلام چوك خلق همو بلا قرآن قرانوا صحابو بيغمر عليه الصلاة والسلام وين يقدزبون هيك تفرقوا فرتوازيق نبو بلام كبيغمر وفاتكر عليه الصلاة والسلام انجا سنتي بيغمر نسرائي عليه الصلاة والسلام أو بو سببي ويكوا أمتي بيغمر إخوة عليه الصلاة والسلام توشي تفرق به دار أمش بلقو دلالة لسر جهل ونفامي أو قوما چونك لسردمي بيغمر عليه الصلاة والسلام صحابة لقلوا ويكوا تطبيقي آتكاني قرآن أنا كرد فرمودەکانی پێغەمبەرشیان جێبەجێ کرد عليه الصلاة والسلام سمع وطاعیان هەبوو بۆی بەڵکو بە پێچەوانەوە صحیحە وازهێنان لە سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەوە مای تەفرق و پەرتەوازەیە چۆن لە جەنگی ئوحودا کاتێ پێغەمبەر عليه الصلاة والسلام بە سەحابەی نەفەرموو ئێوە لەسەر ئەم گردۆڵەیە نەچنە خوارەوە چیمان بەسەر هات جێبەجێکەن کوژراین سەرکەوتین ئێوە لێرە بمێننەوە کاتێ پێغەمبەر عليه الصلاة والسلام سەرکەوت هەندێک لە سەحابە هاتنە خوارەوە تێگەی برا ئەو قسەی پێغەمبەریان وازێنا هەندێک شتیان کاکە مەڕۆن پێغەمبەر عليه الصلاة والسلام وتویەتی لێرە بن ئەوان شتیان نا کاکەوان نییە ئەو مەبەستی ئەو بۆکەوە سەرکەوین ئەوە سەرکەوتن و با بچین غەنیمەت کۆکەینەوە خوای تەبارەک وتەعالە فەرمێ منکم من یورید الدنیا ومنکم من یورید الآخرة باسیانەکە کە بوونە دوو بەشەوە مادام وازن لقولي پیغمبر هنا عليه الصلاة والسلام أو بو هو تفرقة أو كاد بو وكارتي شكستياناني صحابة أو نزيك حفتا صحابي شهيد كرا لو جنگيا كابو وازننا سنتي پیغمبر عليه الصلاة والسلام أو تسيا أو تفرقة وهروها لخلافة عمر كري خطابة خليفة عمر ويستي بتشبر الشام بیستی لەناو شامە ئەو لە سنوورەکانی شامە ئێستا بیستی لەناو شامە چی بڵاو بۆتەوە تاعون پەتایەک بڵاو بۆتەوە کەوا خەڵک لە یەکتریەوەی گرێ کێی لەگەڵایە موهاجر و ئەنساری لەگەڵایە سەحابەی هەموو لەگەڵا پرسیاری لێیان کرد هەمویان بوونە دوو بەشەوە هەندێکیان وتیان بڕۆ مەترسە ڕامەکە لە قەدەری خوا خوا چی بنووسێر ئەوەیە هەندێک کەشیان وتیان نا ئەمەڕۆ لە شوێنی خۆت بمێنەرەوە فەرمووی ئرتەفیعوا عنی لێم دوورکەونەوە ناچن تێگەی برا هەتا لەم کات و ساتانەیە بوو کێ هات عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمووی من لە سەبارەت بەمە عیلمم پێیە إني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إذا سمعتم بالطاعون في أرض فلا تقدموا عليه وإذا وقع بأرض وأنتم فيها فلا تخرجوا فرارا منه فربستم لبيغمار إخوة عليه الصلاة والسلام فرميت يقر بستان لشونك لبارت الزوية طاعون بلاو بوتو مرون مسننا وعرزو أو شونا مرون بو جقايا مرون بو شار مرون وأقر خوتان تيدابون راما كانوا ليدر متشن أو كاتا هر هاموان بون هر هەمویان یەکدەنگیان بۆ دروست بوو سەبارەت بەم قسەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام اختلاف نەما کۆتایی پێ هات عومەر یەکسەر فەرمی تەوا الحەمدولله حەمد و سەنای خوای تەبارەک وتەعالای کرد هاتە دواوە سەحابەش هەمویان پێکەوە هاتنە دواوە کابوو سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مایەی یەکریزی و یەکدەنگی مسڵمانانە ئەنجا سێری ئەمانە بکەین کە وازیان لە سونەت هێناوە ئەڵێن باشە مادام ئێوە واستان لە سونەت هێناوە ئادەی بزانین ئێوە یەکریزن ئەم قورئانیانە زیاتر لە 70 فرقیان هەیە باشە ئێوە خۆ واستانش لە سونەت هێناوە ئێمە فڕقەیە چییە دەزانن هیوایان هەیە لە شەو ڕۆژێکا دوو نوێژەکە
هیانە سێ نوێژەکە، هیانە چوار نوێژەکە، هیانە هەر نایکا باوەڕی بە نوێژ نییە. ێ باشە ئێوە خواستان لە سونەتێناوە بە حساب هەمووتان دەستان تەنها بە قورئانەوە گردووە. ئەم اختلاف و جیاوازیە چییە لە نێوانتانە؟ لە قورئانە خوا فەرمانی پێکردوون کە شوێن پێغەمبەر بکەوین عەلەیهی سڵات وسەلام. ئایا ئەگەر شتێک تەفرەقەی تیابێ خوا فەرمانمان پێکا بە تەفرەقە؟ خوا فەرمانمان پێ ناکا. خوای تەعالی ڕێگریمان لێکا لە تەفرەقە. ئەفەرمێ ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا. تفرقة مكان أي خوات تعالى القرآن فرمي بقرنوا بو سنتي بيغمر عليه الصلاة والسلام إطاعي أو بكن يا باشا أقر سنة وطاعتي بيغمر إخوة عليه الصلاة والسلام تفرقة به خوات شون فرمان ما بيكا بتفرقة. باش شبهەی کوێ باسکەین یا بەس بێ انشاءالله دەی با بەس بێ انشاءالله دەرسی داهاتووە بە ئیزنی خوا وەڵامی شوبەکانی کەشانە دەینەوە. خوا تەبارەک و تەعالا ڕەحممان لێ بکە و عاقبەتمان خێرکە شارەزامان بکە و دەرسەکان جوان تەحضیرکەن برایان چونکە پرسیارتان لێ بکرێ ئاگادار من لە ناوێ ڕەنگە لە دەرسی داهاتووە لە سەرەتای دەرسەکەیە بەڵێم ئادەی ئەم شوبهەیە کاک فڵان کەس هەستە وەڵامی بەرەوە. باشە برا دەبێ وەڵامت ئامادە بێت. باشە برا شەرتش نییە دەقا و دەقۆکۆمە بێ بەڵام فەهمی لێ وەرگرە بە معناش بیگێڕێتەوە جائیزە انشاءالله. خوا جزای بەخێرتان بەتەوە انشاءالله. بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون.